نيجنا بمجند دصلات تنيح مريشك باخم والسر الشانم القلم مالم تا آخر انرم هاوكار دسي ژمارەیەک لەو کوردە فەیلیانەی کە لەدەست زوڵم و زۆری ڕێژیمی داگیرکەری سەدام حوسێن ئاوارە و پەڕێوەی وڵاتانی بیانی بوون ئەمڕۆ بەشێکیان لە وڵاتی سوید گیرساونەتەوە. ئەوان بەشێکن لەو کوردانەی کە لە هەموو بوارێکەوە کەوتونەتە بەر شاڵاوی زەبر و زەنگ و ڕاماڵینی ڕێژیمی سەدام حوسێن. ساڵی جارێک لە ڕۆژێکدا بە ناوی ڕۆژی کولتوری کوردی فەیلی لە دەوری یەک کۆ دەبنەوە. ئەوەی ڕووەدا ئەوەیە ئیسبات خۆمان بکەین، ئیسبات ئەوە بکەین کە کورد فێلی هەیە ماوە ئیشەکە توێنی ئیسبات خۆی بکە، توێنی تەطویر خوا بکە، دەوری هەبێ هەم لە کوردستان هەم لە عێراق هەم لێرە هەم لە هەموو شوێن. کورد فێلی تاریخی هەیە، هەویە هەیە، وجودی هەیە، ئیمکانیاتی هەیە، قودرێ هەیە، ئەوانە نیشان بدەین. لەو ڕۆژەدا کە لەلایەن ڕێکخراوەکانی یەکێتی دیموکراتیکی کوردی فەیلی و ژنانی کوردی فەیلیەوە بەڕێوەچوو نوێنەری باڵیۆزخانەی عێراقی فیدراڵ و ژمارەیەک لە کەسایەتیە کوردەکان و بنەماڵە فەیلیەکانی دانیشتووی شاری ستۆکۆڵم بەشدار بوون کە هەر لەو یادەدا کۆمەڵێک پەیام و وتار و باسی جیاواز لە پەیوەندی لەگەڵ کولتور و زمانی کوردی و هەوڵدان بۆ سڕینەوە و نەهێشتنی لەلایەن حکوومەتی بەحسەوە کرا. ئەو سیاسەتە یەک لە دوای یەکی شۆڤێنیانەی دەسەڵاتدارەی لە وڵات، دەسەڵاتدارەی لە عێراق وە سەرمان هاوردنا و ڕاستی کاریگەری فەرەی گەورەی بووە لەسەر چ حاڵەت ڕۆشنبیری، چ کۆمەڵایەتی، چ ئێکۆنۆمی و چ تەنانەت بار کەسایەتیش لەناو ئەی کوردەی لە خۆشەویستە. ئەیە هیچ کەسیان هەمیشە کارەکانیان نەتوێنن و ئەو گورەی کە خەڵک چاوەڕێیان کرد بۆ نێڕێ و خۆیان لە هەمان کاتە کورد فەیلی یانی ڕۆشنبیری یانی کۆمەڵایەتی یانی ئێکۆنۆمی یانی سیاسەتمەدار، چونکە ئەو کەسێکە لە ناو کوردەی لێ خۆشەویستەی لە فەیلی بوون لە بەغدا ڕاجە حکوومەت عێراق سەرکۆتیان کرد، ڕاجە حکوومەت عێراق تەعەدا لەلایەن کرد لەبەر ئەوەی زانست کورد فەیلی لە بازرگانن، لە ڕۆشنبیرن، لە سیاسەتمەدارن و تەنانەت لە حەماڵیشن و لە خۆشەویستی و مامۆستاییش مامۆستان. کەوایە حکوومەت عێراق کاری کرد کە دائیمەن وەرە دوابۆی دیان، کاری کرد کە هەمیشە بیری دیان چاوەڕێی دەست ناکەس بوون، وەکو ئەو شعرەی کە خۆم لە ئەوڵەوەت بێ بخێنیانە غەریبی، چونکە هەر قەومێک هەر کەسێک ئەگەر شۆن ڕاستەقینەی خۆی نەزانێت نەتوێنێ وەرە دوابچێت. منیش تا ئێستا ئەو پرسیارەکەم ئایا شۆن ڕاستەقینەی کورد فەیلی هەرە کوورە؟ ئایا بەغداس؟ ئایا خانەقینە؟ ئایا پشتکۆس؟ کرماشانە کوورس؟ خۆشحاڵش بووم ئەگەر جواب ڕای پرسیارە کەسی بتوێنێ بێتەوە. شۆن ڕاستەقینەی ڕۆشنبیری و سیاسەت و کۆمەڵایەتی کورد فەیلی هەرە کوورە؟ هەرگەل و نەتەوەیەک بۆ پاراستن و هێشتنەوەی کلتورەکەی و پەرەپێدانی و پاراستنی زمان و ڕەسەنایەتی فەرهەنگەکەی هەوڵ دەدات. کورد بەگشتی یەکێک لەو گەلانە بووە کە دوژمنانی هەردەم لە هەوڵی نەتەنیا تێکدان و سڕینەوەی کلتورەکەیدا بوون، بەڵکو هەوڵی لەناوبردنی نەسڵی کوردیان لە ڕیشەوە داوە. ئەو کوردانەی کە پەڕێوەی هەندەران بوون هەردەم لە هەوڵی ئەوەدان کە کلتور و فەرهەنگی باو و باپیرانیان بەپارێزن و هەوڵ بدەن منداڵەکانیان زمانی شیرینی کوردیان لە یاد نەچێت. ئەمڕۆ هەستەکەم ینی ڕۆژی خۆمەیە، ڕۆژی مناڵمە، هامە ئیرەی لە تا نیشان بدەم ئەرا مناڵم زوانم کە یە زوانە کوردە، کوردی خۆمانە، کوردی فەیلی، ئەیە کولتورەکەمانە کە لە دەست نەچێت لە بین نەچێت وەکو گشت کەس زانێت ئێمە کوردە فەیلی لە عێراق و لە زمانە بەعث فرا زڵم و زۆردین نەتەنەسی من یعنی مافە خۆمان نەداشتی من لە عێراق بەداخەوە ئێمە ینی لە زمانی بەعث سەدام ینی ماف نەیاشتی من فەئیسە داواکەم لە حکوومەتی کوردستان کە چین مافەرە ملەتی کورد خۆی داناگە مافێکیش ئەرا ملەتی کورد فەیلی دابنێت
كإيميش بشيجي من لي ملته خوازم بيشم إنه أي روجي كلتورة كرد فعلي روجي مهمة ومشاركة بكي من هم خاصة يعني تا نشان عالمي من زوان كردي تاني مهمة وشي وكار بياريمن وخصوصا إما من السويد إزوانا كردية بايت وقوتي بكيمن تا إزوانا بمينيجي أرى وباقي أجيال يعني أرى من الله خمان وأرى مستقبلا فرخاسة لروجي كلتوري كردي فيليدا كرسو أمراز كلتوري كاني بريو بردني جيانو خواردني كردي رسن هر كام بناوي تايبتي خويا دان رابون فەیلیەکانان فالکران لە وڵات و خاک و ئاوی خۆیان دەرکران ناسنامەیان لەلایەن ڕێژیمی بەحسەوە لێ سەندرایەوە و حاشا لە بوونیان کرا بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە لە ناو چوو بۆ هەمیشە سرایەوە ئەو ڕێژیمە بوو کە هەوڵی سڕینەوەی نەتەنیا کوردە فەیلیەکان بەڵکو هەموو کوردی دەدا.